گۆشتی ماسی ئەحوازمان هەبوو کێڵگەمان هەبوو بۆ بەرهێنانی گۆشتی ماسی بەڵام ئەو ئێلەکەی کە هاوردمان دەکرد هەموو لە دەرەوەی وڵات داهات ئەو ئێلەکە کوالیتیکەشی باش نەبوو نرخەکەشی زۆر گران بوو ئێمە بیرمان کردەوە لەوەی کە لە کوردستانی خۆمان لێرە کارگەچی دانێن بە شێوازەکی تەکنۆلۆژی نوێ بۆ بەرهەمهێنانی ماسی ئێلێکی ماسی بەسەر ئاو کەوتوو پێی دەڵێن علەفتافی لەبەرەوەی دەستمان پێکرد یەکەم جار بە سێرچکردن بەگەڕان بە دوو تەکنۆلۆژیانی لە وڵاتە پێشکەوتوەکان باشترین نمونەمان دۆزیوە لۆ دامەزراندنی ئەو کارگەیە و دەستمان پێکرد لە 2016 بە کۆنتاکتکردن لەگەڵ ئەو کۆمپانیانە نێوجیهانیانە کە ئەو کارە ئەکەن و ئەو کارگەمان هاورد کرد بۆ کوردستان و یەکەم مۆڵەت ئەمە وەرمانگرت بۆ بەرهێنانی ئێلێکی ماسی سەر ئاو کەوتوو. بۆ دروستکردنی ئالەیەکی ماسی لەم کارگەیە پێویستمان بە چەند بەشێک هەیە ئەو بەشان هەموو لە کارگەیە وجودی هەیە دابین کراوە ئەو بەشانە یەکەم جار بەو بەشە دەست پێ دەکات ئەو بەشەش جێگای تێکەڵکردنی ئەو کانزایانە کە ئالێکەی دروست دەکات ئەو کانزایانە بریتینە لە گەنمە شامی لە زەیت چەوراتی لەگەر پرۆتین لەگەر ئەملاح لەگەر کلس لەگەڵ دەرمانی دژە فتریات و دەرمانی دژە تەسەموم بۆی ماسەکەمان پارێزین لە نەخۆشی و لە تێکچوون ئەو ماوادانە لێرە هەیە هەموو لە دەبی لە ئەوەکە هەبێت لە کارگەکە حازر بێت ئامادە بکرێت بە بەشی خۆی بە ڕێژەی خۆی کە ئالێکە لێ دروست دەکرێ بەو بەشەی کە تێکەڵ دەکرێ ئەوە بەخۆی بەشەکان دکتۆرەکانی خۆمان ئامادەی دەکەن دکتۆرە بەیتەریەکان کە پێویستە تێکەڵ بکرێت بۆ دروستکردنی ئالێکە ئەو بەشانە لە لای مە مەوجودە لە لای ئیدارەکەی خۆمان لە لای ئەو کارماندانە کە لێرە ئیژەکەن بەو بەشەی ئەو مەوادانە ئەو کەلوپەلانە کە دەستە ناو دروستکردنی ئەو ئالێکە لێرە تێکەڵ دەکرێت کە لێرە تێکەڵ کرا لێرە ئەو ماوادانە کە تێکەڵ کرا هەرێکە و بە بەشی خۆی بە ڕێژەی خۆی بە وەزنی خۆی ئەوە پاڵ دەدرێت بۆ ئەو خەزانەی کە لەسەرەوەیە ئەو خەزانە کە لەسەرەوە بە مزەخەی خۆی ئەلێرە وەکو ئاش بە مزەخە دەفع دەکرێت لێرە ئاشەکەیە وەکو ئاشی ئاردی بەڵام ئەوانە هەموو وەکو ئاشی وری دەکا وەکو ئاردی دەکا ئەو خەزانە لەسەرەوەیە لە پشتەوە دیارەوە سایلۆیەکی هەیە لەوێن دەر ئەو کەلوپەلانە کە دەکرێتە ئارد هەمووی تێکەڵ دەکرێت بە ڕێژەی خۆی دەبتە ئارد دەسەنا ئەو خەزانەی ئەو جیازەی کە دەبیدن لێرە ئەو ئامێرە کاری ئەوەیە تۆزەکەی لێوەگری دووکەڵک تۆزەکەی لێوەگری حتا خاوێن بی تۆزی لەگەر تێکەڵ نەبی ئەلێرە تۆزەکەی لێوەرگێت ئەو بەشە تەواو بوو دوای تەوابوونی ئەو بەشە ئەو ئالیکە بە شێوەیەکی وەکو ئاردی لێدێ دێتەوە ئێرە بە مزەخەی خۆی کە لە سایلۆکەی خەزممان کردیە بە مزەخەکی دەستەوە ناو ئەو پێی دەڵێن میکسەر تێکەڵکەر هەندێک بابەت هەیە لەوێ تێکەڵ ناکرێت وەکو زەیت وەکو ئاو لەوێ تێکەڵ ناکرێت ئێرە بەشی خۆی هەیە لێرە تێکەڵی دەکەن هەندێک بابەت هەیە وەکو دەرمان لەوێ تێکەڵ ناکرێت لێرە تێکەڵ دەکرێت چکو ئەو بابەتانە بەخۆی پێویستی بە ئاش نییە وەکو بڵێن ئەگەر لە زیاتی گەنم ئاردی گەنم بەکاربینی لەوێبی گەنم بی لەوێ دایدنێت تێکەڵی دەکەیت ئەگەر ئاربی لێرە تێکەڵی دەکەیت ئەو بابەتانە ئەو کەلوپەلانە کە پێویستی بە وردکردنەوە نییە پێویستی بە ئاش نییە ئەلەو بەشە تێکەڵ دەکرێت تێکەڵکردنەکە لێرە تەواو دەبێت هەموو ئەو کەلوپەلە پێویستە بۆ ئالیکەکە لێرە تەواو دەبێت و تێکەڵ دەکرێت میکس دەکرێت بە جیهازی میکسەری خۆی لێرە
دوای ئەم قایشە هەیە کە تێکەڵبوونەکە دروست بوو لەوێ خەزم دەبی لەو بەشەی بنەوە خەزم دەبی دوای دەستە سەر ئەو قایشە دەیباتە سەر بەشی سێیەم کە پێی ئەڵێن بەشی هەویر ئەو ئاردەکە هەموو بابەتەکان کە هەموو کەلوپەلەکان تێکەڵ بوو وەکو ئاردە یعنی ئەو ئالێکە وەکو ئاردە هێشتا نەبوویتە هەویر. دوای تەواوبوونی بەشی دووەم لە تێکەڵکردنەوەی کەلوپەلی پێویست بۆ دروستکردنی ئەم ئالێکە دێنە بەشی سێم دوای ئەوەی ئالێکەکان کە تێکەڵ بوو بووە ئارد وەکو ئاردی لێهات ورد وەکو تۆزی لێهات لێرە بۆ قایشە دێتە ناو ئەو خەزانەی لەو خەزانەی دێتە ئەو بەشە پێی دەڵێن عەجزانە ئەنی هەویرکەر کە هەویری دروست دەکا ئەو ئاردەی ئەو ئالیکەی کەلوپەلەکان تێکەڵ بووە بوویتە ئارد هاتە ئێرە لێرە بەشێک لە ئاو لەگەڵ بەشێک لەگەڵ هەڵمی ئاو جیهازێکی هەیە لە دەرەوە ئامێرەکمان هەیە لە دەرەوە هەڵمی ئاو دروست دەکات بە 106 دەرەجە بێرنەرمان هەیە 106 پلەی گەرمی لە ئاوی خاوێن هەڵمی ئاوی گەرم دروست دەکات بە بۆڕی دێتە ئەم بەشەی تێکەڵ دەکرێت لەگەر ئەم هەویرەی وای لێ ئەکا ئەم هەویرە بە ئاوەوە و بە هەڵمی گەرمی ئاوی گەرم وەکو ئەوەی دەکوڵێ حازم دەبی دەبتە هەویر ئەو هەویرە بە مزەخەی خۆی دێتە بەو قایشەی بەو مزەخەیە پاڵ پێوە دەنرێ بۆ ناو ئەو ئەکسترودەرەکە چی لێ دەکا وەکو مەعکەڕۆنی لێ دەکا بەش درێژی دەکا باریکی دەکا بە حەسە پێویست یعنی پێویستیمان بە 2 ملیمی هەیە بە 3 ملیمی هەیە 4 ملیمی هەیە بۆ ماسی کچکە بۆ ماسی وەسەد بۆ ماسی گەورە بۆ ماسی زۆر گەورە ئەمە دەتوانین مەقەسی خۆی هەیە دەیبڕی هەویر دەکا پاڵی پێوەنێ لۆ ئەو بەشە لەو بەشەی پاڵ پێوەنێ بەناو مەقەسەکان دەڕوە ئەی کاتە ئالیکی ماسی سەر ئاو کە قیاسەکانی پابەندە بەو ماسیانە کە دەمانەوێت بەخێویکەین بەشی چارەم لەو کارگەیە بەشی وشکەرەوەیە دوای ئەوەی ئالێکەکەمان بووە هەویر و لەو هەویرەی ئەو هەویرەکە لێرە دەرئەچێ ئەبڕدرێ بۆ قیاسێکە پێویستمانە بۆ هەر جۆرە ماسیێک بێ لێرە دێتە دەرەوە بە گەرمی ور دەکرێت قیاسەکان بە شێوازەکی جوان ڕێک و پێک هەموو بە یەکتر ئەچێ 2 ملیمی 3 ملیمی 4 ملیمی بە پێی ماسیەکان لێرە دەرئەچێ بە ماتۆڕەکی لێرە پەم دەکرێت دێتە ناو ئەو خەزانەی لەو خەزانە دێتە ناو ئەو وشکەرەوەی ئیشی ئەوەیە وشی دەکاتەوە تەڕە وەکو هەویرە دەرچووە دەبێت وشی کاتەوە هەتا پێویستی بە وشکردنەوەی ئاوەکەی لێ بڕوە ڕەقبی بەو مەرحەلەی وشکردنەوە دەڕوە ئەو قیاسانەش ئەو ئالیکانەش کە گچکەنە کە لە قسیاسی خۆی گچکەترە ئالێکەکە لە ناوی ئەوانە هەموو فرێداتە خوارەوە بەس بە قیاسەشی جوان ئەو ئالێکانە کە دەرچووە تەواوە قیاسی مەزبوطە وشک دەکرێتەوە دەنێردرێتە بەشی پێنجەم. لەبەرەوەی ئالێکەکەمان گەرمە تەڕە دەبی وشک بکرێتەوە سارد بکرێتەوە ئەوەش ئالێکەکەمان بە قیاسەکی جوان گونجاو ئالێکەکی جوان قیاس کراوە لە بۆ جۆرە ماسیەک دروست دەکرێت کە بتوانی بیخوا کوڵاوە گونجاوە ڕێک و پێکە خاوێنە
دەرمانی تێدایە لە ئەوی نەخماسیەکان نەخۆش نەبن. بەو شێوەیە ئالێک دەکرێ و جوان دەکرێ خاوێن دەکرێ دێتە ئەم بەشەی لەم بەشەش پاڵ پێوە دەنرێ بۆ بەشی چیزکردن گوشکردن و دوورین. سەبار بە پرۆژەکانی بەرهەمهێنانی گۆشتی ماسی لە کوردستان لەو 2 ساڵی ڕابردوو گەشەکردنێکی بەرچاوی لە خۆی دیتە جیاوازە ساڵەکانی ڕابردوو هاوڵاتیەکی زۆر ڕووی لەو بوارەی کردیە بەڵام هەڵەیەکی زۆر هەیە چەڕێنمایەک هەیە پێمان خۆشە ئاراستەی خاوەن پرۆژەکان بکەین بۆ بەرهەمهێنانی گۆشتی ماسی تەندروست پێویستە ئەمە ڕەچاوی چەند خاڵێک بکەین کە گرنگن بەرچاوبی یەک لەو بابەتانە سەرچاوی ماسی شێوازی بەخێوکردنەکە چاودێری پرۆژەکە جۆری ئالیکەکە ماوەی بەخێوکردنەکە بە کەمترین مەسرف و بە باشترین شێواز بتوانین ئەمە سوود و لە ڕووی ئابووری و قازانجی لێ بکەین بەشێکی زۆر لەو پرۆژانە ئێستا ئەوی لە کوردستان کار دەکەن ڕێک نەخراوە واتە زانیاری تەواو بەدەست ئێمە و لایەنی فەرمی حکومی بەردەست نییە شەرت نییە ئەو ژمارە کە و مۆڵەتیان وەرگرتیە لەلایەن حکوومەتیان لەلایەن وەزارەتی کشت و کاڵ بەرەبەرایەتی سامانی ئاژەڵ یان بەرەبەرایەتی ماسی یان بەرەبەرایەتی ڤێتەرنێری پارێزگایەکان ئەو بابەتە هێشتان پێویستی بە کۆکردنەوەیە و کۆنتترۆلکردنەوەیە برادران بە پێهاتنیان و سەردانیان بۆ ئێمە لە کەرتی تایبەتی ڤێتەرنەری بەڕاستی گرفت و کێشەی زۆریان لەبەردەستە خەرجیەکی زۆر لەو زروفەیەی کە زروفەکی دەبی هاگامان لە پارە و پولبی ماوەی بەخێوکردنەکان هەر زۆر درێژە لە پارێزگاکانی تری عێراق کە ئەوان لە پێشەمە لەو بوارەی کار دەکەن لە ساڵانە 2 دەورە ئینتاجی ماسی بەخێو دەکەن بەڵام بەداخەوە لە کوردستان ئێمە تاکو ئێستا تەنها لە ساڵێک دەتوانین 1 دەورە ئینتاجی ئەویش بەهۆی کەش و هەوای کوردستان هەوای دنیا لە زستان ساردا کار دائما حەزی لە جەوی گەرماییە. هەندێک نهێنی هەیە لە بەخێوکردنی ماسی بە تایبەتی کار کە ناکرێت 24 ساعت بە بەردەوامی ئەتوو ئالیکی بدەیە بەڵام هەندێک برادەر پەیڕەویان کردی هەندێکیان پەیڕەویان نەکردیە زۆری ئالیکەکەش زۆری ئالێک داوان دەورەشی گرنگ دەبین لە بۆ ئەو مەسەلانە ئێستا خۆشبەختانە لە پارێزگای هەولێر پرۆژەیەکی ڕێک و پێک هاتە بواری بەرهەمهێنان ئەویش دروستکردنی ئالیک بە شێوازێکی تەکنۆلۆژیا و تەقەنیەکی نوێ لە جیهان کە پێشتر ڕەچاو نەکرابوو
بابەتی ئەویش پێ دەڵێن علەفی تافی بە زمانی عەرەبی یان ئالیکی سەر ئاوکەوتوو کە جۆرەکە لە جۆرەکانی ئالیکی ماسی ئەوە باسی سوودەکانی دەکەین کە جیاوازی و تایبەتمەندی ئەم بابەتە کە ئێمە تاکید وەکو پزیشکی ڤێتەرنەری تاکید لەو بوارەی دەکەین کە تەرکیزی خۆیان خاوەن پرۆژە لەسەر ئەو بابەتانە بکە کە ئالیکی ماسی لە جۆری سەر ئاوکەوتووبی یعنی علەفی تافیبی. سەبارەت بە جۆرەکانی ئالیک پێدان بۆ پرۆژەکانی بەخێوکردنی ماسی سێ جۆر ئالیک هەیە لە جیهان ئالیکی تافی یان سەر ئاوکەوتوو ئالیکی نیو نقومبوو علەف نصف تافی ئالیکی سێیەم کە نیشتوو یان غێر تافی ئەوی ئێستا لە کوردستان باوە دوو جۆرە هەیە جۆری یەکەم کە زۆر بەکاردێهێنرێ ئەویش نیشتوو یان نقومبوو ئەوەش بەڕاستی زەرەر و زیانێکی گەورەی ئابووری بە خاوەن پرۆژەی گەیاندیە ئەگە بێن بەراوردی بکەین لەگەڵ جۆرەکانی تر کە تاکو ئێستا ئاسی ڕۆشنبیری یان لایەنی پەیوەندەر نەیتوانیوە سوودەکانی بەکارهێنانی ئالیکی سەر ئاوکەوتوو باسی لێ بکە کە دەتوانی لە ماوەیەکی کورت باشترین گۆشت لە ماوەیەکی کورت باشترین گۆشتێکی تەندروست و ڕێژەیەکی زۆر لە بەرهەمهێنان کە ئەوە بتوانین ئەمە چووکاوی ملاحەزە دەکەین لە کوردستان هەموو پرۆژەکان لە یەک کات بەرهەم دێنن واتە زۆر عەرز هەیە تەڵەبی لەسەر کەمە دێنە سەر بەراوردکردن لۆ ئەمە وەکو پزیشکی ڤێتەرنەری یان لایەنی مختەزەوە و بوارە تاکید دەکەینەوە لەسەر خاوەن پرۆژە دەرێن برای بەڕێز هەوڵ بدە ئاراستەی خۆت لە پێدانی ئالیک بەو ئاراستەی بیگۆڕە ئالیکی نیشتوو وازی لێبینە وەرە سەر ئالیکی جۆری ئالیکی سەر ئاوکەوتوو لە هەولێر ئەم پرۆژە هاتە بواری جێبەجێکردن ئەو بابەتە سوودی زۆر هەیە لەبەر ئەوەی شێوازی دروستکردنی ئەم ئالیکەیە لە کارگەکە بە شێوازێک دروست دەکرێت پشت دەبەستی بە دوو بابەت ئەویش دەرەجەیەکی حرارە یان پلەیەکی گەرمە زۆر گەورە دەگاتە 140 تا 160 پلەی گەرمی بابەتی دووەم ئەویش ئەوەیە کە لە ژێر پاڵەپەستوو یعنی لە ژێر پاڵپەستان دروست دەکرێت بە دەرەجەی 25 بۆ چەند چرکەیەک ئەمە وای کردیە کە ئەم ئالیکەیە کە دێتە بواری دروستکردن سوودەکانی بە شێوازێک مەسەڵەن پەلێتی ئالیکی سەر ئاوکەوتوو جیاوازی لەگە پەلێتی ئالیکی نیشتوو لە چی دایە هەر پالێتێک لە پالێتەکانی ئالیکی ئاو سەرکەوتوو تەماشای دەکەی کە دەی فەحسی پشکنینی بۆ دەکەی پشکنینی تاقی بۆ دەکەی تاقیگەی دەکەی بە شێوازێک دروست کرایە هەموو پالێتەکان بە شێوازێک دروست کرایە کەوات مەسەڵەن هەر پالێتێک لەوانە کە دەی پشکنینی بۆ دەکەی هەموو پێکهاتەکان وەکو یەک پالێت لەگە پەلێت لە جۆرەکانی ئالیکی ئاو سەرکەوتوو هەمویان وەکو یەک پێک هاتەی هەیە ماسی زۆر پێوە هیلاک نابی لە کاتی خواردنەکەی ئەوەش بێتاقەتی ناکە بینەوە جۆرەکانی تر بێتاقەتی دەکا کە بێتاقەتی دەکا کێشەمان لۆ بۆ دروست دەکە بەڕاستی ئەویش زۆری بەکارهێنانی ئۆکسیجینی تاواندراو یعنی ئۆکسیجین المذاب لە ناو پرۆژەی ئەمە کێشەیەکی گەورەتریش هەیە سەبارەت بە ئالیک یەک لە ممەیزاتەکانی ئەم ئالیکەیە بە سروشتی خۆی ماسی پێویستی بە ڕێژەیەک 12 تا 120 چەوری یان واتە زیوت لەناو ئالیکەکەی دابی بەدەنی پێویستی پێ هەیە کارگەکانی دروستکردنی ئالیکی نیشتوو ناتوانانی ئەو ڕێژەی دابیم کە لە شێوازی دروستکردنەکەی بینەما لە کارگەکانی تری خۆمان ئەوانەی تایبەتمەندن بە دروستکردنی ئالیکی سەر ئاوکەوتوو دەتوانن ئەو نسبەیە لە چەوریەی دابین بکەن. بەڕێزان یەک لە سوودمەندەکانی ئالیکی سەر ئاو نیشتوو ئەوەیە کە باشترین ئیندیکەیتەرە یعنی واتات هەگەر ئەمە بمانەوێ بزانین شەهیەت یان ئارەزوومەندی ماسی لە بۆ خواردن بە چ شێوازەکە هەڵسوکەوتی ڕۆژانەکەی بە چ شێوازەکە بەو ئالیکەیە دیار دەبی لە ئالیکەکانی تر ئەوی نقوم بوو بەڕاستی ئەو نیشانە بەدەست ناهەیە لۆیە باشترین نیشانە کامە بزانین ماسیمان تەندروستە
یان هەموو ئالیکەکەی دەخوا ئەویش ئەو نیشانەیە کەمە و ئالیکەیە بەکاربینین بەو شێوازە ئەمە دەتوانین چاودێری تەواوی ماسەکانی خۆمان بکەین ڕۆژانە سەبارەت بە یەک لە سوودمەندەکانی تری و ممەیزاتی ئەم ئالیکەش جگە لەو بابەتەیە ئەوەیە کەوا ئەو ئالیکەیە پێی دەنن العەلەف المعەقەم واتە پاکەشکراو جیاواز لە جۆرەکانی تری ماسی ئالیکی ماسی لەبەر ئەوەی ئاماژەم پێکرد لەبەر ئەوەی بە شێوازەک و تەکنۆلۆجیایەک تێدە دروست دەکرێت ئەم ئالیکەیە بەپێ ئەو پلە گەرمایە 140 هەتا 160 دەرەجە پلەی گەرمایبی بە شێوازێک ئەو ئالیکەیە بەدەست دێنین کە بێ بەشە یان پاک و خاوێنە لە تەلەوسی میکرۆبی یعنی واتە ملەوەز نییە جیاواز لەگەڵ جۆرەکانی تر. ئێمە کوالیتی بۆ بەرهەمەکەمان زۆر باشە و کەپەسیتی جۆری وە بەرهێنەرەکەمەشمان ئەو کارگەیەمان دانایە بە کەپەسیتێکی زۆر گەورە دەتوانین ڕۆژانە پێداویستیەکانی کوردستانی خۆمان دابین بکەین و دەتوانین هاوردکردنی بۆ دەرەوەش بکەین هاوردکردنی بۆ دەرەوەی کوردستانیش بکەین ئەگەر ئەو کەپەسیتیەمان کە بەدەستکرد کە بتوانین تەڵەبمان بۆ داواکاریمان بۆ بێ ئەمە دەتوانین بۆ دەرەوەی کوردستانیش بنێرین هێزی وەبەرهێنانی ئالێکی ماسی سەرکەوتوو لە کارگەکەی ئێمە 3 تەنە بۆ 1 سەعات دەتوانین ڕۆژانە ئەمە 8 سەعات کار بکەین بەو معنایە دێ بەو بۆواتایە کە دەتوانین ئەمە ڕۆژێ 20 لۆ 24 تەن ئەمە ڕۆژانە ئالێکی وەبەرهێنی. لە ڕووی ئابوووریەوە پرۆژەکانی بەخێوکردنی ماسی هاوشێوەی پرۆژەکانی بەخێوکردنی پەلەوەر سەدا هەفتای تێچووی کولفەی دەورەی ئینتاجی دەڕوا لە بۆ ئالیک دوێ دەبی زۆر بڕیاوین لەو بوارەی ئالیکی نقومبوو یان نیشتوو سەدا 20 بڕی ئەو ئالیکە بەکاردی بە فیرۆ دەچی بەڵام ئەو سەدا 20 لە بۆمە دەگەڕێتەوە لە ئالیکی ئەو جۆرەیە کە لەسەر ئاو نیشتووە لەبەر ئەوەی کە نقوم بۆ سەدا 20 هەدرە پێی دەرێت ئەو نزیکەی بڕی پارەکەشی لە هەر تەنی دەکاتە 125 دلار واتە ئەمە 125 دلار ما سووتاندیە لالیکی سەر ئاو نیشتوو ئەوە لە بۆمە دەگەڕێتەوە لۆیش تامی ئەو ماسیەیە کە ئالیکی سەر ئاو نیشتوی خواردووە لە کوواڵەتی گۆشتەکەی بەرهەمێنانی گۆشتەکەی کە دەورێکی گەورە دەبینی لە تەسویقکردنەکەی ئەویش ئەوەیە کە کوواڵەتی و بۆن و تام و چێژی ماسیانەکە بەخێوکران لەسەر ئەو ئەجۆرە ئالیکە نوێیە زۆر پەسەندترە و زۆر چاکترە لە ڕووی تەندروستی لە بۆ هاوڵات.